هەتاوەکو دوێنێ لەژێر زەبر و زۆر و جەبری داعش ئەمڕۆژ لەژێر جەبر و زەبر و زۆری ژیان ئەم وێنەیە سەرنجی ڕاکێشام هەڵیان واسیوە ئەمە پێشووتر پرسییم بۆ ئەم ماڵ و مناڵە لە کەمپی خانکێ ئەمە ڕۆژگارێکی تاڵە ئەم منداڵانن ئەمە سەردەمی بندەستیانەکە لە بندەستی داعشا بوون کیژان زارۆکتەی ئەڤە ئەفدەمتە گەلک تە منداڵی تە عمرێتە چەند بوو ئەڤە؟ 9 ساڵ چی ژ بیراتە مایە ئەفدەم؟ وەکی چی؟ وەکی تەعادای و تشتاوان گەلک هات لەسەری ناخۆش بوو ها زۆر تا باوەری دەکرد ڕۆژێک بێ تا ئازاد بی بێ وێرێ لە ناو ماڵباتت خۆ؟ ئەفدەم؟ نامە باوەڕ نەکردم پێش ئەفدەم خەون و داخوازێت تە چی بوو لە خوددایە لە ژیانێ؟ یعنی داخوازیان ماوەکو بێنە ماڵ بەلدا و بابێت خۆ نوکەتەی بابێ خۆ دەبێژی بابە یەک مەتریدی مەزن بکە ئەف ژوور؟ تەی؟ تەژی لە ناو ئەف وێنە هەی؟ کامە تەی؟ ئۆ تە زۆر عمرێتە چەند بوو؟ نەزانی؟ شەرح بکە ji بۆ بینەرەتمە وەرە بابم پیشانی کامێرا بدە بزانم ئەف ئێمە زنە ئەف کەچکەم سەری چێ کرد بوو هاف کەچەکە و 5 کوڕن مال خۆدێ و ئەف وێ هەیە و ئەف حەولۆیە و ئەف شینوارە هەردوێت هەردووەکە یەک وف ئەزم ئەم بنە هەفت ژیانەوە چاوا بوو ئەفدەم هەر دەقیقە من مرێت کی ئەف ڕاستمەتە چاوا ئەو داعششمارە گرت و فڕێ کرژوانڕە بۆ ئەزێ فرۆشم وەکە پێسم سەر شارعات فرۆتر نەفسە حەیون مسەر شارعات فرۆتن یەکی مدانایەکی بجارێ ئەوانش فانڕە فڕێ کرشم هەر بادڕە بجارێ زلامێ مەگەڕیال نەفجیرانە و خۆدانێت خۆوان و هەڤال ولدا شوێت خوا و ئەم کەڕی دەفتەرە و چیل وەرەقی تا بە دەفتەر و چلوەرەقە دەگەڵ زارۆکە ئەزوو زار نوکە چاوا ژیان دەکەن لە وێرە لە ناو خۆدێ ناخۆشە ڕاستە دەبێژن نە حکوومەتی عێراق نە کەس ئالیکاریەوە ناکە نە دەرزیەنە نە دەرمانە نە کشمارە نەهاتەگرێ بیتاقەیکە کە چێکرد بوون 123,000 دانەمە و بیتاقەژی سەرم قوت کرد بیتاقەت شما خۆت کرد بیتاقەش خەباش بەردەستی داعش ژمارە چێکردبوون لە 3 ساڵە دانە میساڵ قوت کرد بە هەڤ ڕادەبن مەسەلەن بەحسا ئەف وێنە دەکەن چ دەبێژن دەگەڵ زارۆکا داخەبن ژە هەمبەر ئەف سەردەم ئەفدەمە چ دەبێژن زارۆکا چ دەبێژن وەختێکی بە هەڤڕا مەسەن داخەبن لەسەر ئەف سەردەمێ ماڵی چ دەبێژن بیژێن هەر دەقیقت بیژن ئەم ئەف بوون و دەستێوان کافرادە بوون و ئەکچکت بێتە سەرێ مت چێ کرد و مدین کرد و مچچکە کرەستوی کەچکێ دەهتام خالاس کرد بیژە هاوێ کچک نەدید بوو دێجا 4 هەی بوون هیچ بجێ ساوم بجێ ساوم جانا دە ڕۆژە شیرە دێبنەت بوو تا هەندێک جاران لە خەوناتە وان دیمەنا دووبارە دەبێ هەر دەقیق بیراماینەدن هەمە خوۆشیێ دەبندیم ڕۆژێن نەخۆشش بیرە زلاما ناچن خوۆشیش بیرە زلاما چن بەسێن نەخۆش ناچنش بیرە زلاما وەختی زلام بینێ نکار بێت تشتێکی زار و خۆ بکە کە خەلاژی کردبن ئەوجی ساغیەکە ئەمە زلام ئیمری بێت چێترە گەلک جارە وان خەڵکی کە لەوێ دەرێ ژیان دەکەن دەخوازن بەگەڕێن شنگالێ خۆدێ ناوەڵە نەویرن ناوێرن نەبخۆدێ منەویرن جاماکاتی سامی کەمنە دەستێواندا و هەموو ئەمە تشتێ مەچ و مالێن مەچوون و خەراکردن و تشتێکیمان نەمامی چنەچێ تە بۆ خۆشی ناوێری ناوەڵەس ناویرم هەر شێڤەکەش چم تازیەکێ تشتێکیس هەتا سبەهینانە بم جامکادیم داعشە هایەوەی مگرێ من و زاڕوەهنگیم تەرساندینە باشە خوشکا من کارێمە ئەڤە کە داخوازیەوە پیشانی حکوومەت بدەن حکوومەتی عێراقی خۆدێ مەجی دێت تشتێکیش مەوان زاڕوارە بکرد ماگەلک ڕەزیلی و ڕەبەنی دیتیا و ئەمژی ناعیشن والله نعيشن خودم نعيشن
شە زارۆک و چنە مەدرساوانە بزەحمەتە جارە بژین کار ڕەبعاکی ڕەبعاک نەبێ زلام بدەیدا گەلەکل بزلاما زەحمەتەوە ئینگی زلامان نابێ هەبێ